ئەوترێت کە خاوەنی درێژترین سمێڵە لە کوردستاندا لە هەموو تەمەنیدا بۆ یەک جاریش سمێڵەکانی نەتاشیوە. ئەو ناوی حوسێن عەبدوڵڵایە و ساڵی 1949 لە شارۆچکەی گەڵاڵە لەدایک بووە. هاوڕێیەکی مام حوسێن یارمەتیمان دەدات کە درێژی سمێڵی بپێوین و بۆمان دەرکەوت کە 248 سانتیمەترە. ئەو ئێستا بەهۆی سمێڵەکەیەوە ناوبانگێکی گەورەی دەرکردووە و لە زۆرێک لە شوێنان خەڵک داوا دەکەن وێنەی لەگەڵدا بگرن، بە تایبەتیش جارێک کە سەردانی وڵاتی ئێرانی کردووە. یعنی هەمووی ماوەی 20 مەترێکە بوو کە بمەویست بپەڕمەوە بۆ ئەو بەر لە با بڵێن لە چێشتخانەیەکان نام بخۆین. ماوەی سەعاتێکە بوو هەتاکو گەیشتمە ئەوێ لەبەر خەڵکەکە ئەوەی کە وێنەی لەگەڵە گرتم. هەڵگرتن و کۆکردنەوەی سمێڵێکی 2 مەتر و نیوی لە کارێکی زەحمەت دەچێت، بەڵام مام حوسێن چارەسەری ئەوەی دۆزیوەتەوە و زۆر بە ئاسانی دەتوانێت ژیانی ڕۆژانەی خۆی پێوە بەڕێ بکات. لەخوا بە زیادیبی 13 مناڵم هەیە، 5 کوڕ و 5 کچ و 8 کوڕم هەیە. لەخوا بە زیادیبینەوەکانیش ئەوە لە سەروی 25 و 6 و ئەوانە بەسەرەوەنە. ڕۆژانە لەبەردەم ئاوێنەکەیدا خزمەتی دەکات و بەدەستەکانی شانەی دەکات. گەرچی سمێڵێکی 2 مەتر و نیوی کات و خزمەتێکی زۆری دەبێت، بەڵام مام حوسێن خۆشەویستی بۆ سمێڵەکەی وای لێ کردووە گوێ بەوە نەدات و پاک و خاوێن ڕای بگرێت. لە ئێستاشدا نیگەرانە لە گەنجان چونکە وەکو جاری جاران سمێڵ ناهێڵنەوە. ڕێزمەیە بۆ ئەوانەی کە سمێڵیان نییە، بەڵام زمانی خۆی ئەمن بەبیربە لە ساڵانی 68 و ئەوانە دیانەگۆ مەسەرەن گوێبیستە بووم دیانەگۆ پیاوێ کە سمێڵی ئەوەندە بوو، ئەمە گۆ سمێڵ چییە؟ ئەو کاتە سمێڵم نەبوو، بەڵام ئێستانەکە بەداخەوە هەرچی سمێڵی هەیەەوە لە بن هەڵێکەنینی. لە ڕابردوودا سمێڵ لە ناو کللتوری کوردیدا مانای پیاوێکی کامڵ و بەڕێز و خانەدانی داوە و کۆمەلگا ڕێزێکی زیاتریان لەو پیاوانە گرتووە کە سمێڵیان هەیە. بەڵام لە ئێستادا کە نەریتە کۆمەڵایەتیەکان گۆڕاون و زۆرێک لە پیاوان سمێڵ دانانێن، مام حوسێن پێی وایە کە فشاری خانمان لەسەریان بۆ ژیانی هەوسەرگیری نەریتەکەی گۆڕیوە، ئەگەرنا سمێڵ بە هەموو شێوەیەک هەر جوانە. بەڵام کێشەی سمێڵی ئێستانەکە ئەمن ئەیجێڕمەوە بۆ سەر ئەو گەنجانەی ڕێزمێ بۆیان لێم حادز نەبن، مقابلەکەیان کە هاوسەرگیری لەگەڵەکەن دەبی سمێڵی بتراشە گەرنا ڕێزمێ بۆیان لێم حادز نەبن. گەرچی یەکێکی تر لە ئەڵنگاریەکانی سمێڵی درێژ خواردن و خواردنەوەیە، بەڵام مام حوسێن کە خاوەنی سمێڵێکی 2 مەتر و نیویە باز لەوە دەکات کە ئەو هیچ کێشەیەکی نییە و ئەتوانێت ماستا و بخواتەوە بەبێ ئەوەی سمێڵی تەڕ ببێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سۆران. شتە پێویستەکان ناخۆین، سێوە خوێندن شیفرادێ.